هەمووی ئاوایە 3 مانگ 4 مانگ چی وجدانێ قبوڵەکە 3 مانگ معاش بی ئێستا کوڕم هەیە کرەخان و ئەیە پێشمەرگەیە خانەکەی خۆم پارەکەی بووە یعنی ئەوە حاڵە حکومەت دەبێ ئاوا میلەت بەخێوکە ئاوا چاوی لە خەڵق بێ بەخێوکردنی میلەت ئاوایە قەت ئەوە ڕاز نییە باشە حکومەت کە میلەتی لەگەڵانە بێت چی دەسەڵاتێکی هەیە حکومەت لەو میلەتە پێکاتەوە ئەو میلەتە ئەوانی پێگەیاندووە ئەم حکومەتە نەگوێ هەیە نەچاوی هەیە نەبیسێ ئەزانێ شکستی هێناوە ناتوانێ واز بێنێ سوتی واز بێنێ ئەو میلەتە پاشە ڕۆژ دادگاییەکە هەتا فیشەکێکی پێ بێ مقاومەکە و تەسلیم نابێت ئەوەی تر کورد مختصر هیچیش پێویست ناکا بیڵێ ئیلا ئەبێ ئەگەر قبول بکات لە ڕێگەی دەنگدانەوە هەڵی نەبژێریت و ئەشکەنجەیەک ئەبینین ڕەنگە لە بەندیخانەکانی ڕژێمی پێشووشە خەڵکە گیراوە هەر هەمان ئەشکەنجەی بینیوە لەمە زیاتر نەبووە یعنی هیوای تایە بە گۆچانە ڕوا هیوای تایە قاچێکی یعنی نییە یعنی هیوای تایە دووسێ نەخۆشی هەیە گورچیلەیەکی نییە نەخۆشی دڵی هەیە فشاری خوێنی هەیە ئەمانە هەموو لەم ڕێزای ڕاوەستن و لێرە لەم وڵاتەیە لەدایک بووم حەزی شەکەم لەم وڵاتەیە بمرم بەڵام بەخوا حەزەکەم ئەوانەی ئاوا ئەشکەنجەمانیان یەک بە یەک پێش من بمرن و پێش ئەم خەڵکە و ئەم برادەرانە بمرن ئەمە بۆچەی هێنی خاننشین بەم شێوەیە بێ سەریان کە هەمویان 70 ساڵ بەسەری سپیەوە ریزیان کردوواڵی مەڕن هینیان کردووە ئەوە کەی ڕاستە ئەوە کەی ئوسلوبی یەنە تۆ سەرۆکی ئەنجومەنی وەزیران چەندەها بەلێشاو ڕاوێژکەری داراییت هەیە کە هەمویان هەموو ڕۆژێ ئیش و کاریانەوەیە تەنها قاوا خۆنەوە